ئەم ئیسلامە پێویستی بە پیاو هەیە، پیاوانێک دیفاعی لێ بکەن. ڕیجال صدقوا ما عاهدوا الله عليه، پیاوانە بن لەگەڵ خوای خۆیان ڕاست بکەن. ئەگەر وا نەبووین خوا بێمنەتە لێمان. خوای گەورە لە قورئانە فەرمێ وئین تەوەلەو یەستەبدل قەوما غەیرەکم ثم لا يكونوا أمثالكم. ئەگەر پشت هەڵکەن لە دینی خوا بێمنەتە لێتان. ئێوە لا ئەبا تڕۆتان ئەکا ناتان هێڵێ کە فانێک دێنێ کە پیاو بن ثم لا يكونوا أمثالكم، وەکو ئێوە نەبن پیاو بنەڵێ بێمنەتە. تاریخی شاهیدە. عەرەب قەومێکی دواکەوتوو، نەفام، هیچ نەزان. خوای گەورە تایبەت قورئانی بۆ ناردن هەتا بیفەلمێنێ کە ئەم قورئانە دواکەوتووترین قەوم، نەزانترین قەوم ئەکا بە مهمترین قەوم، پێشکەوتووترین قەوم. عالەمیان فێری حەزارەت کرد. لە ماوەی 25 دانە ساڵە دەوڵەتێکیان دروست کرد بەشەرێک شتی وای بەخۆی نەبینی بوو لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا. کابرا سواری حشتێکەوە لە سینەوە چوو بۆ مەراکیش کەس نێوەرە کاکە کوا پەساپۆرتەکە و ئەرێ تۆ خەڵکی کوێی؟ ڕەش و سپی زەرد و سوور هەمووی پێکەوە ئەژا کەس لە کەس ناکەوت. ئەو عەرەبە دواکەوتوانەی کە کچی خۆیان زیngە بە چاڵە کرد کە گۆشتی مردارە و بیانە خوار بەچی بوون بۆ پیاوە دنیا ئاوا بە سەرکردەی خۆیانی قبوڵ کات. قورئان بۆ وای لێکردن. کاتی عەرەب وازیەنا خوای گەورە عەرەبی تڕۆ کرد. خۆ خزمی عەرەب نییە. خوای تەبارەک وتەعالە برادەرایەتی لەگەڵ عەرەبان نییە. هەتا ئەمڕۆ عەرەب خۆی نەگرتوتەوە. پشتیان کردە قورئان، خوا پشتی شکانن. ماوەیەکی کەم لە دوای عەرەب کورد قورئانی بەرز کردەوە. لە زمانی ئەیوبیەکان و زەنگیەکانە سەلاح الدینی ئەیوبیوان قورئانیان بەرز کردەوە، دیفاعیان لە دینی خوا کرد. قائیدێکی وەکو سەلاح الدین جەیشێکی لەژێر دەسا بوو، تورک و فارس و ئەلبان و چەرکەس و ئەرمەن و هەرچی قەومیاتی دنیا هەبوو لەژێر دەستیاوەیەکێکی نەیەوە دوباشەوە قائیدەکەی من بۆ کوردە. چۆن من بە قسەی کابرایەکی کورد کەم؟ چونکە ئەیزانی بۆ خوایەکە، دینی خوا سەرەخات. کورد تۆ کەی ئەو پیاوە بوویت ئەو توانایەت هەبووە بتوانیت لە یەک شەڕە ڕیچارد قەربەلئەسەدی بەریتانی، فرێدریکی ئەڵمانی، فرانسوای فەڕەنسی، لویسی ئیسپانی، پاپای ئیتالی هەر هەمیان جێشی بۆ کۆکەنەوە تۆ بتوانی لە یەک شوێنە هەمیان بشکێنی. ئەوە ئەو ڕۆژە بوو کە کورد دینی خوا و قورئانەکەی خوای بەرز کردەوە. ڕووی لە دینی خوا کرد، خوای گەورەش ئاوا عیزەتی پێدا. دوایش کورد کەوتەوە یەکتر کوشت و چاڵ بۆ یەکتر هەڵکەنن. خوای گەورە تڕۆی کردوون هەتا ئەمڕۆژ دەوڵەتێکمان نییە. پشتمان لە دینی خوا کرد. پێمان وایە هەتا شەڕ لەگەڵ خوا نەکەین، دوژمنایەتی لەگەڵ خوا نەکەین، دەوڵەتە زلێزەکان ئەمڕۆ ڕێمان ڕازی نابن دەوڵەتێکمان بنێ. دا هەرە بێ هەرمە ئاماوین ئابە و شێوەیە بین، یانە بێ ڕاست بگەڕێنەوە بۆ لای خوا.